لە کاتێکدا ڕێبەرانی جیهان لە ئۆساکای ژاپۆن کۆ دەبنەوە چاوەڕوان دەکرێت ئێران ببێت بە یەکێک لە بابەتە سەرەکیەکانی وتوێژەکان. ئەمەش لە کاتێکدایە ئاستی ناکۆکیەکانی نێوان ئەمریکا و ئێران لە هەفتەی ڕابردوو گەیشتە بەرزترین ئاست بەهۆی بەردانەوەی فڕۆکەیەکی بێفڕۆکەوانی ئەمریکا لەلایەن ئێرانەوە. بەڵام سەرۆکی ئەمریکا دەڵێت شەڕی ناوێت چونکە خەڵکێکی زۆر لەو شەڕەدا گیان لەدەست دەدەن، بەڵام بەرزترین ئاستی فشاری ئابووری درێژەی دەبێت. لە هەمان کاتدا دابەشبوونێک لە نێو کۆمەلگای نێونەتەوەییشدا هەیە لەسەر ئەگەر و نەگەری هەڵایسانی شەڕ بۆ تاوتوێکردنی ئەم بابەتە بەرنامەی کورد کۆنەکشن لە ڕێی سکایپەوە میوانداری کاوە ئاهەنگەری لێکۆڵەری سیاسی لە بروکسل دەکات. کاکاوە سوپاس بۆ ئامادەبوونت. لەگەڵ ئەوەدا کە ئەمریکا بەڕوونی دەڵێت شەڕی ناوێت و داوای وتوێژیش دەکات، بەڵام ئێران هەموو پەیوەندی دیپلۆماسیەکانی لەگەڵ ئێراندا بچڕاند، ئایا دەرفەتی وتوێژ هەیە لەم کاتەدا لە نێوان ئەمریکا و ئێران؟ پێشەکی پێویستە بڵام کە پەیوەندی دیپلۆماسی ئێران هەر لە ساڵی ڕابردوودا بە شێوەی ڕاستەوخۆ نەبووە، بەڵکو لە ڕێگای سویسەوە لە ڕێگای سویسەوە. بەڵێ مەبەستم ئەوەیە کە ئێران ئێستا ئەوەشی بچڕاند. بەڵام ئەوەی کە ئایا ئەگەری شەڕ هەیە یا شەڕ نێوە ئەو دوولایەنە دەڵەن چی بە باوەڕی من دەبێت لە پەکەیجێکدا باسی بکرێن ئەوەی کە پێمان وابێ ئێران شەڕخوازە ئەمریکا شەڕی پێ ناکرێت یا ناهێوێ شەڕکانە ئەمریکاش دەتوانێت شەڕکە ئەمریکاژەکە پێویست دەبێت شەڕکە و ئەمریکاش دەیهەوێ ئەگەر لە جێگایە پێویست بێ ئەو شەڕە بکە. ئێرانش هەر بەو شێوەیە دەتوانێت دیفاع لە خۆی بکات، واردی ئەو شەڕە دەبێت. بەڵام ئەگەر ئێمە کەمێک لە پەکەیزدا بێنین چاولەوە بکەین، زۆرتری ئیمتیازەکان بەلای ئەمریکاوەیە، زۆرتری لایەنی نێگەتیڤ و نەرێنیەکە بەلای کۆماری ئیسلامی. بەڵێ کاکاوە من لێرە پرسیارەکەم ئەوە بوو کە لە ئێستادا لەگەڵ ئەوەشدا کە تەنانەت ڕێبەرانی جیهان بۆ نمونە ڕاوێژکاری ئەڵمانیا و هەروەها وەکو لە راپۆرتەکەشدا گوێمان لێبوو سەرۆکی فەڕەنساش ئەمانە دەیانەوێت بابەتەکە هێور بکەنەوە، ئەڵێن ئەمانەوێ ئەم ناکۆکیانە هێور بکرێتەوە. مەبەستەکەی من ئەوە بوو ئایا دەرفەت هەیە بۆ وتوێژکردن لە نێوان ئەمریکا و ئێران؟ تازگی پامپیۆ کۆماری ئیسلامی وەکو دوژمنی سیاسی نێو بردووە. ئەمە واژەیە کە دەستەواژەیەکە کە مانایەکی زۆر مێژوویی هەیە لە ئەدەبیاتی سیاسی ئەمریکادا. دوژمنی سیاسی کەسێکە کە دەتوانی وتوێژی لەگەڵ بکەیت، دەتوانی لەگەڵی دانیشتوی دانوستان بکەیت. بەڵام باسەکە ئەوەیە کۆماری ئیسلامی و خاصیت و تایبەتمەندەکانی کۆماری ئیسلامی و هەندێک دەستی دەرەکیش لە نێو کۆماری ئیسلامیدا. کۆماری ئیسلامی بەرەو حاڵەتێک دەبا کە ڕێگای ئەو وتوێژانە دەبەستێت، چون ئەمریکا یا لایەنی بڵین ڕۆژاوایی ئەگە قەرار ببێن لەگەڵ کۆماری ئیسلامی وتوێژ بکەن لەسەر ئەو 12 شەرتە دەکەن کە پێشتر ئەمریکا دایناوە. ئەو 12 شەرتەش بە مانای نەمانی کۆماری ئیسلامی. ئەوە شتێک نییە کە ئەمن بیڵم، بەڵکو سەرانی کۆماری ئیسلامی لە گەورە بەرپرسانی کۆماری ئیسلامی ڕێک ئەوە دەڵن کە دەڵن بەڕێوە بردننی ئەو 12 شەرتە بە مانای نەمانی کۆماری ئیسلامیەکەوا بوو کۆماری ئیسلامی نایە لەسەر نەمانی خۆی وتوێژ بکە، لەوانەیە لەسەر بەرژەوەندی و مانەوەی خۆی. ئەمەش لەو 12 شەرتەدا ناگونجی ڕاستەکەی. بۆیە من پێم وایە وتوێژ لەوانەیە بە شێوەی نهێنی بەڕێوە بچێ، لەوانەیە بە شێوەی کاتی و ڕێژەی بەڕێوە بچێ، بەڵام بێگومان وتوێژ لەسەر ئەساسی ئەو 12 شەرتە مەحاڵە بە تەواوەتی بەڕێوە بچێ. بەڵێ کاکاوە ئێستا لە ئێستادا ئێران لەگەڵ ئەو وڵاتانی کە ماونەتەوە لە ڕێککەوتنە ناوکێکی کە لە ساڵی 2015 وڵاتانی جیهان کردیان لەگەڵ ئێراندا، لە ئێستادا لەگەڵ با بڵێن لەگەڵ ئێران کۆ دەبنەوە. ئێران هەڕەشەشی کردووە، ئەگەر سزاکان بەو شێوە بێ ئێرانیش دەکشێتەوە لە وتوێژە. جا ئەگەر ئێران لە وتوێژە بکشێتەوە دەرەنجامی ئەمە چیە بێ یا بەڕای تۆ چی ڕوەدات؟ ماکرۆن سەرۆکۆماری فەڕەنسا بەڕاشکاوی هەڕەشەی هۆشداری داوەتە ڕۆحانی سەرۆکی کۆماری ئیسلامی کە ئەگەر لە بەرجام بڕاتە دەرێ لەو قەراردادە ناوکیە بڕاتە دەرێ بە زەرەر و زیانیان دەبێت و وەزعەکە زۆر زۆر خراپتر دەبێت و نابێت بچێتە دەرێ. تەواوی بەڵێ ئوروپا و یەکێتی ئوروپا بە تایبەتی هەوڵی ئەوەی هەیە کە بەرجام بمێنێ، جارێ بەو شەلوکوتیە بمێنێ، هەرچەند خۆ شتێکی عەجیب و غەریب نییە ڕاستەکەی هەندە شتێکی زۆرتر لە قازان. بەڵام بە باوەڕی من کۆماری ئیسلامی لە بەرجام ناچێتە دەرێ. ئەگەر بچێتە دەرێ دەبێت خۆی بۆ شەڕێکی جیهانی بە دژی خۆی، یعنی لەلایەکی جیهان بە دژی خۆی دەبێت ئامادە بکە. ئەو کاتەیە من پێم وابێ ڕوخانی ڕژیم زۆر زۆر خێراتر دێتە دی.
بەڵێ باشە تۆ پێ دوایە ئێستا وەکو دەزانین کۆبوونەوەی گروپی 20 بەڕێواچێ لە ئێستاداوە بەشێک لە بابەتەکانیش جگە لە بابەتی سەرەکی ئابووری و هەروەها بربەرەکانی ئابووری یەکێک لە بابەتە سەرەکیەکان بابەتی ئێران ئەبێت تۆ پێ دوایە ئەمریکا بتوانێت لەو وتوێژانەی کە ئەمڕۆ سبەینێ بەڕێوە دەچن لە نێوان 20 وڵاتی پیشەسازی جیهاندا بتوانێت کۆدەنگیەک بۆ پشتیوانیکردن لە ئەمریکا و دژ بە ئێران پەیدا بکات؟ بەڵێ بێگومان دەتوانێت کۆندەنگی دروستکە یەکەم ئەوەی کە ئامریکا ئەوەندەی کە قازانج و بەرژەوەندی ئابووری بۆ وڵاتانی جیهان هەیە کۆماری ئیسلامی نیەتی کەوا بۆ هەڵبژاردن لە نێوان ئەمریکا و کۆماری ئیسلامیدا بۆ هەر وڵاتێک بەتایبەت زلهێزەکان وڵاتە شوێندانەرەکان و بەتایبەتی تر وڵاتانی ناوچە یعنی لە ناوچەی دەوروبەری ئێران وەکو سعودیا وەکو وڵاتە عەرەبیەکان ئەوانە هاوپەیمانی ئەمریکان کەوا بۆ هەڵبژاردن لە نێوان کۆماری ئیسلامی ئەمریکا بۆ ئوسترالیا بۆ ژاپۆن بۆ یەکێتی ئوروپا زۆر ئاسانە بێگومان هیچ یەک لە وڵاتانە نایەن بەرژەوەندی خۆیان فدای کۆماری ئیسلامیوەتانگیان دەکەوێت لە لای کۆماری ئیسلامی وەتنگیان ناکەوێت هەر ئێستاش بەنجۆرە کۆدەنگیەک ساز بۆ چ لە ئاستی ناوچەیدا بۆ وێنە هەر لە جیبیسدا سەرۆکوەزیرانی ئوسترالیا پشتیوانی خۆی دەربڕیوە ئەگەری حملەدا. بەڵێ کاکاوە زۆر بە کورتی دواپرسیارم ئەوەیە کۆماری ئیسلامی ئێران هەتاکەی بەرگەی ئەم سزا ئابووریانە دەگرێت. زۆر ناخایەنێ بەتایبەت بە ئاخرین گەمارویەک کەوتوتە سەر خامنەی ئیدار و دەستەکەی کە دەتوانم بەڵام ئەسڵی ماجەراژ ئەوەیە چون تەواوی ئەو پۆڵشووی و دزی و اختلاس و پوڵە ڕەشەی کە پەیدای دەبوو ڕێک لەو نەهادە و لە دەوروبەری خامنەیەوە بوو من پێم وابێ ئێستا دەماوەیەکی زۆر کەمی دەبێت بۆەوەی کە کۆماری ئیسلامی بە چۆکدا بێت. بەڵێ زۆر سپاس دەکەین کاوە هەنگەری لێکۆڵەری سیاسی بۆم دەرفەتە.